دیارە ساڵانە لە قەزای کۆیە لە یەکی هەشت ڕێکخراوەکان و فەرمانگە حکومیەکان بەسەر پەرشتی قایمقام کۆمەڵێک چالاکی و فیستیڤاڵ هەموو چین و توێژە جیاجیەکانی کۆیە بە مەسیحیەکان بە ڕۆژهەڵاتیەکان بە دانیشتووی کۆیە چەند چالاکێکی گشتگیر دەکەن هونەری فەرهەنگی ئەدەبی ڕۆشنبیری کۆمەڵایەتی دیارە ئەو ساڵیش لە چوارچێوی ئەو بەرنمەیە یادەکە بەرز گیراوە لە یادی کۆیە ئێمەش بەشداریمان کوردە بە خۆشحاڵیەوە. پیرۆزبایی ئەو ڕۆژە لە خەڵکی کۆیە سەرجەم خەڵکی کۆیە دەکەم لە ناو کۆیە و لە دەروی کۆی و لە دەروی وڵات ئینشاڵڵا ساڵانە یادە بێتە ڕۆژێک بۆ یادکردنەوەی کۆیە و پڕکردنەوەی کەموکڕەکانی خۆی ئەو ڕۆژە سەرەتا بە ئەوە دانرا بوو کە کەموکڕەکانی شارەکە لەو ڕۆژەدا بخرێتە بەردەستی بەرپرسەکان لە جاران و چارەسەر بکرێتن و ئینشاڵڵا لەمە دوای ئەو ڕۆژە دەکرێتە ڕۆژێکی گرنگ لە کۆیە و خەڵکی کۆیە هەمووی بە جلوبەرکی کۆیەوە مۆچی کوردانەوە بێنە ئێرە و بەشداری بکەن و کەم و کوڕیەکانی شاری کۆیە لێرە بخێتە ڕوو و چارەسەر بکرێت ئینشاڵڵا. شو وەکەون دبینن ئەم بەخچە 15 دۆنە من نێزی 1500 داری جۆر بە جۆر ناودەهەنە دارێمەژی بڕاستی ترهن هەرمینە فستەقن هەنارن هەن جۆرەی دیترێژی هەنە لێکێ من ئەونا لێ بێتر بامە ترها ترهێژیکێ ترێ بخەژی جۆر بە جۆرە ڕەش هەیە خابووری هەیە زێنی هەیە شامی هەیە حلوانی هەیە گەرەک ڕەنگیوی هەنە هەگەر گوهدان پێ هەبانە و ئاریکاری بجوت کارە لە بنەوە بڕاستی زەویە مەتر دە ئیرەوەی بێبانەدار و هەوای هەوا هەرێ مامەژیوی هەتبانە گۆڕهتن وی پێ خۆشی ببانە لێ مخابن تو گوهدان پێوینە ئەفژیکێ وەکمە کارێکی کەسایەتیە چەندێک لە هەرێ مامەتکن و نەزێرە. نوکا ورزی هاوینه و گاوا بیا ورزی هاوینه خلک که زور قصد و دورت کتن اول خازر دور با کرمان بس هم حس کن حاولاتی جنگه های پاریزن چونکی جنگه های چه شکلانای تا پارستنو ابرز الدبر كرياتي فيري جاكي جالك خوشو خلق جالك قصته فيري كات جاكي جالك خوشو فين كا هم باشا بتندت رستيا مروفي وهم مروف خوشاكي بيت بين براستي بس مخابن يعني از بين بخلق كتيتا فيري يعني او قليش شو تشتي خو وقت قال خوتينت يعني توفيت نتري بارد مخابن يعني از بينم نجالك جوانا بك بيشمرقك الدوامي هوتي مول قرم بواسو مسر ريبوره فما بهم صحيه و هم بوشه و هیویداری خلقی خوش اینگه پورزن و پیش نکن